کوشتنی کاندیدێکی سونە مەزهەب لە بەغدا کە کاندیدە بۆ پەرلەمانی عێراق یەکجار مەترسیدارە ڕەنگە کاردانەوەی تون بە دوای خۆی دابێنێ. بۆچی کار گەیشتۆتە کوشتنی کاندید؟ ئەمە چیمان پێ دەڵێ؟ ئایا سەقامگیری لە عێراقدا هەیە یاخود ئەمە سەرەتای ئەوەیە کە بە هیچ جۆرێ ئەو تۆزە سەقامگیری کە هەشە ئەویش نەمێنێ؟ ئێمە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر لەم بارەیەوە دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز وائیل حازم سیاسەتمەداری نزیک لە هاوپەیمانی سیادا ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵماندایە. بەڕێز حازم شەوتان باش، سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24. من دەمەوێت زۆر ڕاوشکاوانە پێم بڵێ خوێندنەوەتان بۆ تیرۆرکردنی کاندیدێکی سونە لە بەغدا چییە؟ ئایا ئەمە سەرەتای پێکدادانی تایفی و پاکتاوی سونەیە؟ بەڵێ بە دڵنیاییەوە نەخێر ئەم دۆسیە تا ئێستاش تەم و مژاویە لەژێر هەموو ئەگەرێکدایە، بەڵام وا دیار بوو کە ئەو کەسەی شەهید کراوە خوددا لێی خۆش بێت بەڕێز سەفا یەکێک بوو لە بەرگریکارانی مافی کەسوکاری و داوای لە دوورخستنەوەی بەشێک لە هێزە سەربازیەکان کرد کە لە ناوچەکەیدا جێگیر کراون، ناوچەی تارمیە، و چەندین لێدوانی هەبووە لە دژی بەشێک لە میلیشیاکان و کە هەندێک هەڵوێستی هەبووە لە دژی ئەوەی ئەو میلیشیانە بەشێک لە زەویەکانیان دەست بەسەردا بگرن، ئەو زەویانەی کە لە ناوچە سنە نشینەکانن و لە دەستیان بەسەرداگرتووە ئەو گروپە میلیشیایانە. بە دڵنیاییەوە ئەو کوژراوە بەهۆی ئەوەی داکۆکی لە مافی خەڵک کردووە، بەهۆی هەڵوێستی نیشتیمانیەکەی، بەهۆی هەڵوێستی لە پێناو خەڵکی کەسوکاری و ئەو پێکاتەی کە سەر بە ئەو پێکاتەیە ئەو هێز و عشیرەتانی کە لە ناوچەکەیدا هەیە. بۆیە خوددا لێ خۆش بوو کوژراوە لەلایەن چەند گروپێکی تاوانکار، ستەمکار، تیرۆریست. زۆر باش. و ئەمڕۆ چەندین یادەوەری تاڵی بەبیرێ زۆر باشە هێناوەکە خەریک بوو لە یادی بکەین لەو بڕوایدانە بووین جارێکی دیکە دووبارە ببێتەوە. باش بەڕێز حازم، ینی پێت وایە وەکو خۆتان ئاماژەتان پێدا تەنها تیرۆرکردنی ئەم کاندیدا لەبەر ئەوە بوو دژی گەندەڵی بوو یاخود نا دەسەڵاتدارانی عێراق جگەل لە خۆیان هیچ پێکاتەیەکی تریان لە عێراق قبوڵ نییە؟ نەخێر دووبارەی دەکەمەوە هۆکارەکە زۆر ڕوونە بەهۆی هەڵوێستەکەیەتی لە دژی چەکی دەرەوەی یاسا، چەکی لە یاسا دەرچوو ئەو میلیشیانەی کە بە خراپ مامەڵە لەگەڵ ئاسایش نیشتیمانی و ئاسایش هاوڵاتیان دەکەن و دەکرێت چەندین ئاماژەی دیکە هەبێت بۆ لە کەدارکردنی و بەدناوکردنی حکوومەتەکەی محەممەد شیع سوودانی کە باز لەوە دەکات. ئێستا دۆخی بەغدا سەلامەتە، ئارامی لە بەغدا هەیە، بۆی ئەو تاوانە تاوانێکی ڕقینەیە، تاوانێکە تیرۆریستیە، دەکرێت ئەمە ببێتە هۆکار کە محەممەد شیع سوودانی دوور بخرێتەوە، چونکە نابێ ئەم جۆرە تاوانانە بشاردرێنەوە وەک دەزانن ئەوەی کە ڕووی داوە و ئەو بێدەنگەی کە هەبووە ناوخۆی و دەرەکیش بووە. لە ڕاستیدا یۆنامیش سەرکۆنەی ئەو تاوانە کرد و سەرخۆشی خۆی بە کەسوکاری و شەهیدە گەیاند و بەڕێز سوودانی دەڵێ کە گوایە ئێستا عێراق ئارامە، سەلامەتە، بەرەو ئەوە دەڕوات داوە لە وەبەرهێنەران و خاوەن سەرمایەکان بکات، داوا لە گەشتیاران بکات ڕوو لە عێراق بکەن. بەڵام ئەو ڕووداوە دژی ئەو بانگێشت نامەیە کەس سەردانی عێراق ناکات ئەگەر حکوومەت هەڵوێستێکی تند و ڕژدی نەبێت لە پێناو ئەوەی ئەو جۆرە تاوانکارانە دەستگیر بکرێن و لە پشت زۆر زیندانیەکاندا لە زیندان بن و دادگاییان. زۆر باشە بەڕێز حازم، ئێوە ئاماژەتان بە خاڵێکی گرنگدا وتتان ئەمە کردەوەی کەسانی میلیشیای لە یاسا دەرچوو تێرۆریستن، ئەم کەسەیان تیرۆر کردووە. بەڵام پرسیارەکە ئەمەیە
ئەگەر هاتوو لێکۆڵینەوەکان بە دڵی پێکاتەی سوننە نەبوو پێت وایە کاردانەوەی تند لەلایەن پێکاتەی سوننەوە ببینین؟ نەخێر ئەمە دۆسیەکە تەنیا بۆ سوننە نیە بەڵکو ئەوەی دەڵێم چی بەسەر عێراق دێت لەو ڕوایدام ئەمڕۆ ئەگەر حکوومەتی عێراق بە شێوەیەکی گشتی چاوپۆشی لەو تاوانە بکات و تاوانکاران ئاشکرا نەکات و دادگایان نەکات من ئامۆژگاری سەرک وەزیران دەکەم دەستبەرداری ئەو دیموکراسیەتە و ئازادیە بێت کە لە وڵاتدا هەیە بۆ نزیکترین گۆڕستان و باس لەوە بکات کە دیموکراسیەت و سەلامەتی و ئارامی لەو وڵاتە گیانی لەدەستداوە و مردووە چونکە ئێمە لە دیموکراسیەتێکی ساختەداین لە ئازادیەکی ساختەدا دەژین خەڵک دەکوژدرێت چونکە بەرگری لە مافی کەسوکاری خۆی دەکات ئەوەی ئەمڕۆ کوژراوە کەسێک بووە پۆستێکی حکومی هەبووە ئەندام ئەنجومەنی پارێزگایە کاندیدا لە ئەوپەیمانیەکی گەورە و تەنانەت لە ئیدارە دەوڵەتدا لە هاوپەیمانی ئیدارەی دەوڵەتدا کورسیان هەیە بەشێکن لی بۆیە بەهۆی ئەو کەسانی کە دەستگیر کراون چەندین دۆسیە لە دژی ڕاگەیەندکاران بەرز کراوەتەوە ئەو کەسانی کە دەستگیر کراون سیر کە ئێمە لەگاڵتە جاریەکدا دەژین لە نوکتەیەکدا دەژین ئێستا دەڵێن دەیان بەعسی دەستگیر دەکرێن 20 ساڵە 23 ساڵە نەیانتوانیەوە دەستگیریان بکەن ئێستا دێن دەستگیریان دەکەن جگە لەمەش ئەمە بۆی زیاد بکرێ با بڵێم ئەو وڵاتە دیموکراسیەتی نییە کەسێک هاتووە سمێڵەکەی بۆیە کردووە دەڵێن ئەمە بەعسیە ئەمەکەی ئازادیە ئەمە ئازادیە نە دیموکراسیەتە ئەمە دەڵێن بەرگری لە مافی خەڵک دەکەین بەڵام ڕاست نییە لە خۆپشاندرانی تشرین هاتنە سەر شەقام و کوژران داوای مافیان دەکرد بەڕێز سەدر داوای کرد کە خۆپشاندان بکەن لەوانیش نزیکەی 52 کەس کوژراون ئێستا زیندانەکان پڕن لە کەسانی بێتاوان بۆیە من بڵێم ئازادی و دیموکراسی لە وڵات گیانی لەدەستداوە بڕۆن بیشارنەوە زۆر باشە بەڕێز حازم کەواتە بەم دۆخە ناسەقامگیرەی عێراقەوە کە خۆشتان ئاماژەتان پێدا پێت وایە ئەم هەڵبژاردنە هیچ لە دۆخی ناسەقامگیری سیاسی و ئابووری و ئەمنی عێراق بگۆڕێت یاخۆت ئەبێتە سەرەتای داڕمانی عێراق نەخێر ئازیزم هیچ شتێک ناگۆ ئەگەر ئەو عێراقا گۆڕانکاری نەبینێت ئارامی نەبینێت و چەک لە دەرەوەی یاسا بێت چەک تا ئێستاش لە دەرەوەی یاسایە دەوڵەت نەتوانێت ئەو چەکە کۆنتڕۆڵ بکات نەتوانێت چەک تەنیا لە دەست حکوومەت بێت و دەوڵەت و حکوومەت ڕێگە بدات وتاری تایفەگەری هەبێت بە شێوەیەکی ڕۆژانە و دووبارە بەردەوام بێت لە کەناڵەکانی ڕاگەیاندن بە ئاشکرا بە ڕۆژی ڕووناک دێن خەڵکانێک دێن سنوورەکان و هەموو سنوورێکی زارەکەی تێدەپەڕێنن دەرهەق بە سوننا بە کورد و دایکی ئیمانداران گەورەمان ئەبوو بەکر و عومەر و هیچ ڕێکارێک دەرهەق بەو کەسانە نەگیرێتە بەر واتە گۆڕانکاری ناکرێت پرۆسەی هەڵبژاردن ئەم پرۆسەیە من لەگەڵیدام لە دژیدا نیم بەڵام پرۆسەیەکە شێوێنراوە کەس ناتوانێت گۆڕانکاری بکات ئەمڕۆ گەنجێک کوژراوە تاکە تاوانی ئەوە بوو داوای مافی کەسوکاری خۆی دەکرد دەویست گۆڕانکاری لە وڵاتەکەی بکرێت خەڵک لە ناوچەکەیدا کاریان هەبێت بۆچی کوژراوە چونکە هەڵوێستێ بووە چونکە دژی ئەوە بووە چەک لە دەست بکوژان و تاوانکاران بێت ئەمە لۆژیکە لۆژیکی دەوڵەتێکە بۆیە بەڕێز شیاع دەڵێم لە دۆخێکی زۆر خراپدا کە نەیتوانی ئەم دۆسیە چارەسەر بکات بە شێوەیەکی پڕ لە هێز و بە خێرایی
ئەمە کێشەی بۆ دروست دەکات لەگەڵ هێزە سونیەکان تووشی کێشە دەبێت لەگەڵ ئەو کۆمەلگەی لە دەوروبەرماندایە کۆمەلگەی عەربی و کۆمەلگەی نێودەوڵەتیش و ئەو کاتەش بابەتەکە بەو شێوەیە باز دەکرێت کەمە درۆیەکی حکومیە کە دەڵێن ئارامی هەیە زۆر باشە زۆر بەڕێز وائل حازم سیاسەتمەداری نزیک لە هاوپەیمانی سیادە ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵمان بووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان شەوتان باش.